دەبابەیەکمان دروست کرد بەڵام بۆ دوژمن نا بەڵکو بۆ ئەوەی براکانی پێ بکوژیت تەنیا لەو شەڕەدا 40 پێشمەرگەمان خەڵتانی خوێنکردن. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە بەهاری ساڵی 1969دا ڕژێم بەردەوام جەلالیەکانی هاندەدا تاکو دژی ئێمە بجوڵێنەوە. هەرەو کاتە بە هاوکاری ڕژێم جەلالیەکان هێرشیان هێنایە سەر چەند گوندێک کە پێشمەرگەکانی ئێمە لەوێ بوون. چەند پێشمەرگەیەکی ئێمە لە گوندی ئیلیجاغ بوون جەلالیەکان دابوویان بەسەریاندا و شەڕ دەستی پێکرده بوو. ئێمەش نزیک بووین گوێمان لە تەقەکە بوو بۆیە بڕیارماندا بچین بەهانایانەوە کە گەیشتینە ئەوێ هەواڵی شەهیدبوونی مامجەباری سەرپەلمان پێگەشت. مامجەبار پیاوێک بوو کە خاوەنی نۆ منداڵ بوو. هەروەها پێشمەرگەیەکی تریشمان کوژرا بوو کە تازە بە چەکەکەی خۆیەوە هاتبووە شاخ. بێلەمە دوو پێشمەرگەی تریشمان بەدیلی کەوتنە دەست پێشمەرگەکانی جەلالیەکان. لە کۆتایی بەهاری هەمان ساڵدا ئۆتۆمبیلێکی زیل کە دەستی بەسەردا گیرا بوو بە پلێد وەک دەبابەمان لێ کرد. ئەمەش بە مەبەستی هێرشکردنە سەر جەلالیەکان چونکە جەلالیەکان لە پاڵ سەربازەکانی ڕژێم خۆیان حەشاردا بوو بۆیە ویستمان بەم شێوەیە زەفەریان پێبەرین کە هێرشەکە کرا بە ماوەیەکی کەم توانیمان لە ماوەی نیو کات ژمێردا زۆربەی بارەگاکانی دوژمن تێک بشکێنین و بیانگری. دوای ئەوەی کە هێرشەکەمان کرد و چەند بارەگایەکمان گرت هاوڕەکانمان دواتر وایان زانی بوو ئەو بارەگایە نەگیراوە کە ئێمەی لێ بووین بۆیە دەستیان کرد بە دەستڕێژ و لە ئەنجامیشدا تاک و ئاگادارمان کردنەوە کە ئێمەی لین و جەلالیەکان نەماون پێشمەرگەیەکی خۆمان کوژرا و یەکێکی تریشمان بریندار بوو. لەو شەڕەدا تەنیا یەک جەلالی توانی ڕزگاری ببێت. دەستکەوتی ئێمە لەو شەڕەدا 12 تفەنگ بوو لەو بارەگایی کە هێرشمان کردە سەری بەڵام لە کۆی گشتی ڕوبەڕووبوونەوەکان کە کرایە سەر بارەگاکانی جەلالیەکان توانیمان 40 پێشمەرگەیان لێ بکوژین و چەند کەسێکیش بریندار بکەین. لە وەڵامی ئەم هێرشەدا دوژمن لە هاوینی هەمان ساڵدا هێرشێکی بەرفراوان و دوژمنانەی کردە سەر بارەگاکانی ئێمە لە بێستانە لە ئەنجامی شەڕێکی قورس و توندا بێستانە گیرا و کەوتە دەست دوژمن و دواتری ژێریشیان کردە سەر دێدەوان و لە دوای ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر لەوێش شکاین و ئەوێشیان گرت. دواتریش دوای 2 ڕۆژ دێدەوانیان چۆڵ کرد و ئێمەش گەڕاینەوە و خۆمان ڕێکخستەوە. واتە ئەو شوێنەی کە شەڕمان لەسەر کرد و یەکتریمان لەسەر کوشت دوای داگیرکردنی بەجێمان دەهێشت و وازمان لێ دەهێنا. ئەوەی لەو نێوەندەشدا دەبوویە قوربانی تەنها خوێنی براکان بوو.